ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاری مینە و بزانین مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان چی بووە لە ڕێگەی دەستگای گشتی مینەوە کارەکرێت بۆ پاکردنەوەی ناوچەکان لە مین ناوچەی باڵەکاتی لە دوای 5 جوێن بە دووەم ناوچەی مەترسیداری مین دادەنرێت لە هەرێمی کوردستانە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان ڕابەر ئەنوەر کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستگای گشتی کاروباری مینە. کاک ڕابەر سڵاوت لەبێت. ئەمەوێت پێمان بڵێ ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە ڕۆژی هۆشیاری مین چییە؟ سڵاو لە ئێوەی بەڕێز بیانتان باش سەرەتا ڕۆژی ئەم ڕۆژە ببرن ئەم ڕۆژە کە لە ساڵی 2005 لەلایەن کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەو وڵاتانەی کە جیرۆدەی مین بوونە بڕیاری لێدرا کە ڕۆژی چواری هەموو ساڵێ بکرێت بە ڕۆژی وشیارکردنەوە و پاڵپشتی لە کاروباری مین. لە ساڵی 2006ەوە لە چواری 2006 بگرێت تاکو ئێستا هەموو ساڵێ ئەم یادە بەرزە ڕاگیرێ بە یادکردنەوە بە شێوەی وشیارکردنەوەی خەڵک و چەندین ساڵاتی جۆرا لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و لایەنی حکومی و دەستگای مین پێی هەڵدەستێ ئەنجام بدرێت ئامانجلەی وشیارکردنەوەی زیاتری خەڵکە بە تایبەتی ئەو ناوچانەی کە جیرۆدەی مین بوونە لە هەرێمی کوردستان ئاشکرایەکە ڕژێمە یەک لە دوایەکانی دژ بەگەلی کوردستان ناوچەکانی سنووری زیاتر ناوچەکانی کوردستان بەگشتی مین ڕێژکراوە تا ئێستاش زۆرێک لە ناوچەکان بەو شێوە کاری تێداکرێت و بۆ بە ئامانجی پاکردنەوە لە ناوچەی سەرجەمینەکان. باشە کاگڕابەر بە شێوەیەکی گشتێگەر ئامارێکت لەبەر دەستا بێت لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا چەند ناوچەی مین ڕێژکراو هەیە وارووا ڕووبەرەکانیشیان چەندن؟ ئەو ئامارەی کە لەلایەن تیمەکانی ڕووپێوی لە دەستگای گشتی کاروباری مین تۆمار کراون پێشتر بە ڕووبەری 776 کیلۆمەتری دووجا تۆمار کرابوو بەڵام دوای دەست بەکاربوونی ڕێکخراوەکان و دەستگای مین بە تایبەتی بە پاکردنەوەی ناوچەمی ڕێژەکان ئێستا خۆشببختانە لەو ڕێژێ 216 کیلۆمەتری دووجا ماوە کە کاری تێداکرێ و بەردەوامە. بەڵێ تا ئێستا چەند ناوچەی مین ڕێژکراو چەند کێڵگەی مین ڕێژکراو بە مین لە هەرێمی کوردستان پاکراوەتەوە گەر ئامارێک لەبەردەستدا بێت؟ لەو ڕووبەرەی کە باسم کرد بۆ جەنابتان لەو ڕووبەرەی کە هەیە 165 بەرەو سەرەوە ڕووبەرەکە پاکراوەتەوە 165 بەرەو سەرەوە پاکراوەتەوە خۆشببختانە ئەوەی ماوەتەوە ئێستا هەمووی نیشان ڕێژی بۆ کراوە شوێنەکان دەستنیشان کراوە لە داتای با بڵێن بە تایبەتی داتای بەڕێوەبەراتی گشتیمان لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێر بەڕێوەبەراتیەکە پێی دەگوترێت بەڕێوەبەراتی پلان و بەداچوون لەم بەڕێوەبەرایەتیە لە ڕێی چەند تیمێکەوە سەرجەم ئەو چلگە مینانە کە هەند با بڵێن ڕاستەوخۆ داخلی داتاکان کراون و هەموو چلگەمینەکان بە سێگۆشەی سوور کە پێی دەگوترێت مارەک نیشان ڕێژ کراون و خستراو تا ئەولیاتی کارکردن و بۆ پاکسازی لە چلگەمینەکان بکرێت. باشە کاگڕابەر دیارە ڕووبەرێک ماوە لە پاکردنەوەی مین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەو ناوچانەی لە پێشینەن بۆ پاکسازی کە مینی تێدا چێنراوە کام ناوچانن وەروە ئەم لە پێشینەیە لەسەر چ بنەمایەک دەبێت؟ بەڵێ ئەو ناوچانەی کە دەخرێنە با بڵێن پلانی ئێمە لە ئەولیاتی کارەکانماندا ئەو ناوچانن کە لەلایەن هاوڵاتیانی ناوچەکە داواکرێ لە ڕێگەی هاوڵاتیان و یەکە ئیدارەکان داواکاری ئاراستەی بەڕێوەبەراتی گشتیەکان ئەکرێت بە تایبەتی ئێمە لە سنووری پارێزگای هەولێر ئاراستەی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێر دەکرێن بە پێی پێشترایەتیە با بڵێن پێشترایەتی شوێنە گرنگترە شوێنێشتر بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو لە ناوچەکەی ئێمە بەهۆی بژانەوەی کەرتی گەشت و گوزاری و کشت و کاڵ بە تایبەتی زیاتر کارمان لەسەر ئەو شوێنانە کردووە کە دەبنە هۆی ڕەخساندنی هەڵی کار بۆ گونیشنان و خەڵکی ناوچەکە. لە چەند ساڵی ڕابردوو ئێمە بە تایبەتریش لە ساڵی ڕابردوو 5 چێلگەی مینمان لە سنووری پارێزگای هەولێر بە دیاریکراوی سنووری باڵەکاتی تەواو کرد کە شوێنەکان خۆشببختانە لەیان هاوڵاتیانی ناوچەکە وەکو شوێنی گەشت و گوزار و سەرچاوی داهات و ڕەخساندنی دەیان هەلی کار
بۆ گەنجانی ناوچەکەەوە لە هەمان کات ئەو شوێنان زیاتر گرنگیان پێدراوە کە شوێنی کشت و کاڵکردن و ڕێگاوبان و نیشتە جێبوون و گەشت و گوزارن. کاک ڕابەر باس لە ناوچەی باڵەکایەتی کرد. ئەو مینانی کە لە ناوچەی باڵەکایەتین تا چەند ئەو مینانە تازە چێنراون یاخۆت هی سەردەمی ڕژەمی باسن بەو پێ ئەو ناوچەیە ناوچێکی ململانی نێوان تورکیا و پەکەکەیە. باز لەواکرێت لەوان هەندێک مین ئەو هەندێک لەو ناوچانی بەمین چێنراون لەو کەڵگانە بە تازەی چێنراون بەمین. بەداخەوە دیارە ڕژێمەیەک لە دواییەکانی دش بەگەلی کوردستان دەستیان نەپاراستۆ لە وێرانکردنی ژینگە و ئاو هەوا و خاکمان. بێگومان ناوچەی باڵاکایەتیش لە سنووری پارێزگای هەولێریەک لەو ناوچانە بووە کە بە درێژایی مێژوو شەڕ و ئاڵۆزی با بڵێن بەخۆی بینیوە شەڕی نێوان وڵاتە زلێزەکان بە تایبەتی عێراق و ئێران شەڕی دش بە شۆڕەکانی گەلی کوردستان دوژمنان هەوڵیان داوە بە هەموو جۆرێک بە هەموو شێوازێک با بڵێن دوژمنمان بۆ بەجێبێن وەکو سەربازی ون. بەداخۆش ناوچەی باڵەکاتی لەسەر ئاستی کوردستان بە دووەم ناوچە دێ لە ڕێژەی پیسبوو بەمین. ڕێژەی پیسبوو بەمین ناوچەیەکی بەرفراوانی پیسبوو بەمین بێگومان ئەوەی تۆ باسیەکەی ئەو ناوچانەی کە ململانیتدایە دەرەوەی ئیدارەی با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شوێنایی کە با بڵێن ئێمە کاری دەکەین لە ڕووی ئەمنیەوە تەواوی ئەمنیەتی هەیە لەلایەن هێزەکانی ئاسایشی حکوومەت بەڵام ئەو شوێنە ئاڵۆزانی سەرسنوور بەداخەوە تیمەکانی ئێمەش دەستیان پێناگات. باشە کاگرابەر بە شێوەیەکی گشتی بە تایبەتر دوای سەرهەڵدانی داعش و چۆڵکردنی ئەو ناوچانە لەلایەن هێزە کوردیەکان و هێزی پێشمەرگەی کوردستانەوە چەند ناوچەیەکی مین ڕێژکراویان لە دوا خۆیدا بەجێهێشتووە. کارکردن لەسەر پاکردنەوەی ئەو ناوچانە لە چه ئاستێکدایە؟ بەڵێ بەداخەوە دوای سەرهەڵدانی ئەوەش یەکێک بوو لە گرفتەکان کە ڕوبەڕووی ناوچەکانی با بڵێن ئەو ناوچانە بۆ کە داعش بەداخەوە هێرشی بۆ هێناو لە دوای خۆوە پاشماوەی جەنجی یان با بڵێن بۆمبی سەرپەیی چێنرا. بەڵام خۆشبەختانە لەلایەن تیمەکانی ئێمە تیمەکانی دەستگای گشتی کاروباری مین و لە سنووری پارێزگای هەولێر تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەولێر شان بەشانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەردەوام بوون بە پاکردنەوەی ئەو ناوچانە کە ئەو تیرۆریست و جێرە شێوانە بە دوای خۆیان بەجیان هێشت بوو. بەداخەوە لەو پێناوەشدا ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر 4 شەهیدمان کردە قوربانی خاک و نیشتیمان لە پێناو پاکردنەوەی سەرجەم ئەو بۆمبە چێندراوانەی کە بەجێمابوون یاندانرابوون دژ بە هاوڵاتیانی سڤیل و پێشمەرگەی کوردستان. بەڵێ کاگرابەر توانین ئەگەر ئامارێک لەبەر دەستدا بێت ئەو هاوڵاتیانە خودە و کەسانی کە قوربانی دەستی مینن جا گیانیان لە دەستدا بێ خۆت بەهۆی مینەوە ئەندامێکی جەستەیان لە دەستدا بێت چەندە لە هەرێمی کوردستان؟ بەداخەوە ئەو ئامارەی کە تاکو ئێستا تۆمار کراوە زۆر بەداخەوە تا ئێستا 13513 کەس بە مین و تەقەمەنیەکان بوونەتە قوربانی بە شەهید و بریندارەوە بە شەهید و بریندار و کەم ئەندام. تەنها لە سنووری پارێزگای هەولێر 3770 کەس بوونەتە قوربانی مین کە لە نێویاندا شەهید و بریندار و کەم ئەندامی تێدایە. باشە کاگرابەر بابەتێکی دیکە هەیە جگەلەوەی کە بە شێوەیەکی گشتی دەستگای مین لە هەرێمی کوردستان کار لەسەر هەڵگرتنەوەی مین دەکات لەو ناوچانەی کە ڕووبەرەکەی چێنراوە بە مین. هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتی و بیانیەکانیشە لە ئێستادا و هاوکاریانە یاخود لە نێوان دەستگای مین و ڕێکخراوە بیانیەکان بۆ هەڵگرتنەوەی مین لە هەرێمی کوردستان چۆن و لە چه ئاستێکدایە؟ بەڵێ ئەوەی ئێمە ئاگادارین با بڵێن لە دەستگای مین چونکە ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێرین بەڵام ئەوەی ئێمە ئاگادارین لەلایەن خودی سەرۆکایەتی دەستگای مین ئاسانکاری و با بڵێن ڕێخۆشکەری تەواو بۆ سەرجەم ڕێکخراوەکان کراوە. بەڵام ئەوەی ئێمە با بڵێن وەکو چاوەڕوان کراو لە ئاست پێویستی خواستی ئێمە نییە. زۆربەی ئەو ڕێکخراو و یان با بڵێن ئەو ڕێکخراوە کۆمەک بەخش و کۆمپانیا ڕووەکەنە ناوچەکانی خوارووی حێراق. ئەوەش زیاتر فۆکسێکی ئەحلامیان فۆکسێکی ڕاگەیاندنی لەسەرە کەمتر ڕووەکەنە ناوچەکانی مە ئێستا ئەگەر بێت و لە سنووری پارێزگای هەولێر باسی بکەین لە سنوورەکەی ئێمە تێدان هیچ ڕێکخراوێک بەو شێوە کار ناکە کە لە ئاست چاوەڕوان کراوەکانی چاوەڕوانی ئێمە بێت
بەداخەوە زیاتریان ڕووەکە لە ناوچەکانی خوار و مووسڵ و ناوەڕاستی عێراق. بەڵێ کاک ڕابەر دەستگای گشتی مین لە هەرێمی کوردستانە توانیویەتی بە شێوەیەکی دروست و باش کاروبارەکانی ڕاپەڕێنێت بۆ پێی لە ماوەی ڕابردوودا ئەگەر هەڵە نەبم کێشیان لەوەدا هەبوو لە بەرەوەی کە قەیرانی دارایی هەیە ناتوان بە شێوێکی باش یاخودە بودجێ بۆیان تەرخانکراوە بەشی پێداویستیەکانیان ناکات بە شێوێکی باش نیان کارەکانیان بەڕێ بکەن لێستادا کاروبارەکانی لیژنەی گشتی مین یاخودە دەستگای گشتی مین چۆنە؟ کاگرابەر ئەگەر گوێویستی من بیت باس پرسیاری ئەوم کرد کە لە ئێستادا کاروبارەکانی دەستگای گشتی مین چۆن بەڕێوە دەچێت توانیوێتی بە شێوەیەکی باش و گونجاو کارەکانی بەڕێ بکات بەو پێیکە لە ماوەی ڕابردوودا کێشەوەیان هەبوو کە بودجەیەکی باشیان بۆ تەرخان ناکرێت بۆ دابینکردنی پێداویستیەکانیان. بەڵێ هەنار دیارە کێشەی گواستنەوەی سۆڕە و دەنگەیە لە گەڵ میوانەکەمان بەردەوام دەبین وەکو بابەتێک تایبەت بە دیاریکردنی ڕۆژی گیانی هۆشیارکردنەوەی مین ئامانش لەم دیاریکردنی ئەم ڕۆژە یەکەم پاکردنەوەی ئەو ناوچانەیە کە بە مین چێنرا و هەروەها هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە تاکو لە ڕێگەی ئەوەی کە سەردانی ئەو ناوچانەکەن ڕەنگان دێجار هاوڵاتی شوانکار بێت یاخۆت بۆ گەشت و گوزار ڕوو لەو ناوچانە دەکەن و ئەو کێڵگانەی کە هەیە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەجێ دەیاڵێت و دەبێتە هۆی ئەوەی کە ببنە قوربانی بەداخۆ کە لە هەرێمی کوردستانیشدا ئەو کێشە سیاسیانەی کە لە نێوان وڵاتانی دراوسێ و هەروەها ڕژێمی گۆڕبەگۆڕی باسە بووە ڕوبەرێکی زۆر بەمین چێنراوە هەروەک میوانەکەمان پێشتر ئاماژەی پێدا کە بەشێک لەو ڕوبەرە پاکراوەتەوە بەڵام بەشێکی دیکە ماوە و بە شێوەیەکی گشتی لە کارکردن بەردەوامن بۆ ئەوەی هۆشیاری بدەنە هاوڵاتیان ژیانیان پارێزراو بێت و گیانیان پارێزراو بێت بۆ هۆکاری ئەو ڕوبەرەی کە هەمانە هاوڵاتیان تووشی زەرەر و زیان نەبن ئەندامێکی جستیان لە دەست نەدەن نەبنا قوربانی. بەڵێ میهرەبان وەک باسی لەوەش کرد کە زیاتر لە ناوچە سنووریەکان ئەو کێڵگەی بە مین ڕێژکراو هەیە بۆ پێیکە وڵاتانی دراوسێ زۆرینەی کاتەکان هەر لە زۆر تا ئێستا ویستویانە سەرۆری خاکی هەرێمی کوردستان پێشێل بکەن و لێستاشدا وەک باسی لەو کرد ناوچەی باڵەکایەتی جێگەی ململانەی نێوان تورکیا و پەکەکەیە و بێگومان ئەو کێڵگانی کە لەو ناوچەیە بە مین شێنراون مینی تازەشی لە خۆگرتووە جاتر ئەگەر دەستگای گشتی مین نەیتوانی بەهۆی کێشەی تەکنیکۆنی توێن جوابی پرسیارەکەم باتەوە گەر لە توانایاندا بێت لەتوانیان دابێت و بودجێکی ویان لە بەردەستدا بێ و پێداویستەکانیان پڕکرێتەوە بۆی بتوانن کە ئەو ناوچانەش لە مین پاک بکەنەوە بۆی هاوڵاتیان پارێزراو بن و زیاتر هۆشیاریشیان پێ بدرێت ڕێگەی و کۆڕ کۆنفرانسانەوە کە دەربارەی ئەو بابەتە کرێت. بەڵێ پێم وا بێت کێشەکە چارەسەر کراوە ئەچینەوە لای کاگرابەر ئەگەر گوێبیستی ئێمە بیت پرسیارەکەی منەوە بوو کە بودجێ پێویست لە بەردەستدایە بۆ دەستگای گشتی من بۆی کاروبارەکانی بە شێوەیەکی باش بەڕێوە بەرێت بۆ پێیکە لە ماوەی ڕابردوودا کێشێ و هەبوو بودجێ پێویست تەرخان ناکرێت بۆ دەستگاکە. بەڵێ ئەوەی باسم کرد بابزانام گوێویستم نەبوون بەهۆی سەرهەڵدانی با بڵێن ئەو قەیرانەدارەیە کە تووشی هەموو فەرمانکانی حکوومەت بووە بێگومان دەستگای مینیش بەدەر نەبوو لەو جیرۆدەیە لەو جیرۆدەیە کە تووشی سەرجەم فەرمانکانی حکوومەت بوو دەستگای مینیش لە نێویشدا بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین ئێمەش هەروەکو با بڵێن فەرمانکانی تری حکوومەت جیرۆدەی ئەو سستیە بووین بەڵام خۆشبەختانە ئێمە بە بەردەوام لە ڕێگەی دوو تیمی لە ناوبرنی تەقەمەنیەکان و تیمێکی میلابەر بەردەوام بووینە و لە ساڵی ڕابردوو تاکو ئێستا 5 چێلگەمینمان لە سنووری پارێزگای هەولێر تەواو کردووە. ئەم ساڵیش خۆشبەختانە لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستا زیاتر لە 2719 مین و پاشماوەی تەقەمەنی زەنجیرە ناوبراون و ئێستاش لە چەند چێلگەمینێک دەست نیشان کراوە لە چێلگەمینێکی ناوچەی برادۆست کارەکەین کە لەسەر داواکاری هاوڵاتیان دەبێتە هۆی بابلێن سنووری دەگون کە جیرۆدەی ئەو شوێنە بوونە و لەسەر داواکاری هاوڵاتیانی ناوچەکە ئێستا تیمەکانی ئێمە لەوێ سەرقاڵی
با بڵێن کاری میلابردن و پاکسازی شێڵگەکەن. باشە کاگرابەر دەمەوێت بپرسم بە شێوەیەکی گشتی هۆشیاریەکان بۆ هاوڵاتیان چۆنە چۆن کارتان لەسەر هۆشارکردنەوەی هاوڵاتیان کردووە تا نەبنا قوربانی مین. بەڵێ بەڕێوەبەراتی هوشیارکردنەوە کە لە بەڕێوەبراتی گشتی کاروباری مین کاری هوشیارکردنەوەی خەڵکە بە چەند ڕێگایەک باڵێن کاری هوشیارکردنەوە بۆ هاونەشتیمانانی ناوچەکانی بە تایبەتی ناوچە پیسبووەکان و سەرجەم ناوچەکان ئەنجامدا لە ڕێی چەند تیمێکی وشیارکردنەوە کە سەردانی گوندەکان دەکەن لە ڕێی قوتابخانەکان لە ڕێگای بەستنی سمینار و هەڵواسینی فلێکسی وشیارکردنەوە لە ڕێگا گشتەکان و بەستنی کۆڕ سمینارات لە ناو زانکۆ و پەیمانگەکان و لە ماوەی ڕابردوو لەو مانگەدا بە تایبەتی بەهۆی هاتنی وەرزی بەهار و وەرزی دەشتودەر و گژ و گژیا بەهارەکان کە لە ناوچەکەی ئێمانە ئەو سنووری پارێزگای هەولێر خەڵک بە مەبەستی بەدیهێنان و با بڵێن دەستخستنی جیا بەهاریەکەن جەچ مەبەستی هێنانەوەیان بۆ ماڵی خۆیان بیانەوە مەبەستی ئابووری بەکاردێنن لە ڕێگای خۆشببختانە سەرجەم بەڕێوەبەراتەکانی ئەوقافی سنووری پارێزگای هەولێر هاوکار بوونە بە تایبەتی لە بەڕێوەبەراتی ئەوقافی سوان لە ماوەی ڕابردوو با فەرمانی بەڕێز بەڕێوەبەری گشتی کاروباری مینی هەولێر چەندین سمینارمان ئەنجامدا بۆ مامۆستایانی ئاینی بۆی لە ڕۆژانی هەینی و لە مەڕسیمەکانی ڕۆژی هەینی بۆ هاوڵاتیانی باز بکەنەوە تیمەکانی ئێمەش شان بەشانی با بڵێن تیمەکانی گەشتیاری لە ڕۆژانی پشوشدا لە بازگەکاندا بچە بە دابشکردنی نامیلکات چ بە هەڵواسینی پۆستەرات و لە سەرجەم ئەو شوێنانەی بە تایبەتی ناوچەی میڕێژکراون تابلۆی ئاگادارکردنەوە و شیارکردنەوە هەڵواسراوە بەردەوام لە ڕێگای ژمارەیەکی پەیوەندی کە خۆشببختانە بۆمان دامی کراوە بە خۆڕاییە لە 24 کاتژمێر هاوڵاتیان ئەتوانن پەیوەندیمان پێوکەن کە ژمارەی 1970 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیاندا هەر لە هەر کاتێک هاوڵاتیان پەیوەندیمان پێوە بکەن بۆ هەر بوونی هەر مەترسیەک ڕاستەوخۆ ئەو تیمی لە ناوبردنی تەقەمەنەکان ئەگاتە شوێنی مەبەست و مەترسیەکە چارەسەرەکە لەسەر هاوڵاتیان. کاگرابەر وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەم تەوەرە بکەمە دەرفەتێک بۆی بپرسم لە ڕابردوودا کارمەندانی دەستگای گشتی من لە هەرێمی کوردستان کێشەیانە بوو یەکێک لە کێشەکانیان با بڵێن بەهۆی دواکەوتنی موچە بوو بابەتێکی دیکە خانە نشین نەکردنی ئەو کارمەندانە بوو لە ئێستادام بابەتە بە کۆ گەیشتووە بە تایبەتتر بابەتی خانە نشین نەکردنی کارمەندانی دەستگای گشتی من. بڵێ لە ئێستاوە لە چەند لایەک با بڵێن هەم لە سەرۆکایەتی دەستگا خودی حکوومەتیش لەسەر هێڵە لەگەڵمان و لەلایەن پەرلەمانیش هەوڵ لە پەرلەمان و وەزارەتە تایبەتەکان و لایەنی پەنوویدان ئەو بابەتە بە گرنگجی باسی لێو دەکرێت و هەوڵی جدی لەسەر درێ بۆەوەی با بڵێن کارمەندان و پیشەگەرانی کاروباری منیش وەکو هەر چینێکی تری کۆمەلگا بگەن بە مافە ڕەواکانیان کە سەرەتاترین ماف ئێستا وەکو پیشەگەری کاروباری من نیتیان. کارمەندمان هەیە بۆ ماوەی 30 ساڵ لە چلگەمینەکان کارەکە بەڵام ئێستا لەبەر نەبوونی ماف و ئیمتیازاتی پیشەگەری من نەیتوانیوە ئەو مافەوە بەدەست بێنێت و خانشینوی بەڵام خۆشببختانە لە ئێستادا هەوڵەکان چ کراوەتەوە هەم لەلایەنی دەستگای من و لە حکوومەتی هەرێمیشەوە لەسەر هێڵن بۆی دەرچەیەک بە شێوازێکی قانونی یاسایی بدۆزرێتەوە بۆی کارمەندانی مین و پیشەگەرانی من لە هەرێمی کوردستان شاد بن بەو مافەی کە مافێکی سەرەتایی خۆیەتیان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕابەر ئەنوەر کە بە ڕێزیانۆک بەڕێوەبەری ڕاگەیاندنی دەستگای گشتی کاروباری من لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.